سڵاتان لێبێ هاوڕێ جوانەکانم بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەرەموتان گەشت و زانیاری ئەم جارەمان پێمان خۆش بوو لەگەڵ ئەم مناڵە جوانانە گەشتکەین بە فامیلی مۆڵە بۆ ئەوەی کە یاری خلیسکانی سەر سەهۆڵ تاقی بکەینەوە بۆیە کۆمەڵێک زانیاری زۆر باش وەرەگرین لەسەر ئەم یاریە لەگەڵمانە بن با پێکەوە لەگەڵ مناڵەکان بچینە ژوورۆ با بڕۆین وەرن. هاتوونەتە ناوەوە جا زۆر شوێنێکی خۆش و تایبەتە ئەم شوێنش تایبەتە بەوەی کە پێڵاوەکان کە تایبەت بەم یاریە لە پێکەن و وەریەگرن جا با مناڵەکان خۆیان بناسێنن لەگەڵ ما بن بزانن ناویان چییە هەستیان چۆنەکە ئەمڕۆ لەگەڵمان چۆنی باش با من ناوە دانیشم بۆی کە بتبینم بە جوانی ناو چییە؟ میمی؟ باڵێ نازناوە میمی؟ خۆم لە ماڵە پێم ئەڵێن ڕەوان بەڵام لە خۆشەویستە پێم بڵێن میمی کاتە منیش لە خۆشەویستیان پێتەڵەم میمی چۆنی؟ باش چەند ساڵی؟ 8 هەر بژیت پێشتر هاتووی بۆ ئەم یاریە؟ باڵێ تاقیت کردوتەوە؟ باڵێ کەواتە لێزانیت ئەی ئەبێت چۆن بڕۆیت؟ وەڵی ئیسا من یەکەم جارمە بێت چی بکەم؟ دەستوشتینە کە پێڵاوەکە لە پێک ڕۆشتی ئەبێت دەسن تەوازنکەی لەگەڵ قاسەبووی نەکەوێت ئەها ئەبێ باڵانسکەی باڵێ ئەو دۆرفینەشی لێ ئەگەر یەکێک نەیزانێ ئەتوانێت دەسی پێ وایە منم ڕۆبەکاریە لەم چکە هیچی لێ نازانم تۆش تۆزێکم فێرکە باش ئەم پێڵاوانە چین؟ ئەم پێڵانە بۆ ئەوەیە بۆ ئەوەیە؟ باڵێ ئەی چۆن ئەمە وەرت کرد وتت چی؟ وتم قاچە من 33 ئەتوانین پێڵاوی 33 ملی یای زۆر چاکە کەواتە بە پێی ڕقەمی قاچی تۆ پێڵاوەکان تەیاتێک دواتر لە پێکی تو پێوەێڕۆی زۆر چاکە باشە ئەمە زۆر قورسیشە لەسەری بۆستی ئەبێ زۆر باش بتوانی باڵانس ڕاگری وایە زۆر چاکە دواتر کە ڕۆشتینە ناویشەوە ئەدبینم زانم چەندێک باشی دەست خۆش چۆنی تۆ؟ باش ناو چییە؟ سەرۆک بەخێر بێی سەرۆک وەڵا خۆش جلەکانیشی زۆر جوانن تایبەتە بە سەری ساڵ و ئەوانە وایە هەر بژیت باشە پێ بڵێ سەرۆک تۆ لە پۆلی چەنی؟ پۆلی یەک لە پۆلی یەکی زۆر باشە ئەی پێشتر هاتووی تۆ بۆ ئەم یاریە؟ بەڵێ ئەی پێت خۆشە کە زیاتر بزانی کە لەسەر ئەم یاریە و بتوانی کە کەسێک هەبێ زانیاری زۆر زیاتر باتەیە؟ کاتە ئەمڕۆ لەگەڵمانە بە لە گەشتەکە کۆمەڵی زانیاری زۆر باشتر وەرەگری باشە؟ هەر بژیت چۆنی؟ ناوت چییە تۆ؟ ڕۆسێل ناوێکی زۆر تایبەتیە پێشتر ئەم ناوم نەبیستۆ ڕۆسێل واتای چییە؟ هەتاوە لەسەر دەریا ناوێکی زۆر خۆش و تایبەتە تۆ ڕۆشتووی بۆ سەر دەریا؟ ئەگەر هەتاو بینی لەسەر دەریا ئەوە واتای تۆیە وەڵا من نەڕۆشتم قەی ناکە ڕۆژێکی لە ڕۆژانی شەڵا بڕۆیت ئەی پێشتر هاتووی بۆ ئەم یاریە؟ ئەم شوێنە؟ بەڕاستە؟ یاریت کردووە؟ ئەی باش بووی لەم یاریەیە؟ لێزانیت؟ ئەتوانی کە بۆ پێڵاوانەوە بڕۆیت؟ ئەمە پێڵاوی تۆی وەردگرتووە؟ ئادی بزانم چۆن لە پێکەی ئەبێت چۆن بیبەستی چۆن لە پێکەی لێرە دانیشە دواتر بێکەوە ڕۆینە ژوورەوە باشە؟ با نەکەوی چۆنن؟ هەر باش بن ناوتان چییە؟ سۆستایش سیدرا لە خوشکیەکە چن وایە؟ تۆ لە پۆلی چەنی؟ 6 هەر بژیت ئەی تۆ؟ 3 تۆ لە گەشت و زانیاریکی تریش لەگەڵمانە بووی وا بوو؟ گەشتی زانیاریەکانمان خۆشە گەشتەکان کە ئەیکەین گەشتی ئەم ڕۆژمان هاتووین یاری بکەین پێکەوە پێت خۆشە بێ؟ ئێوە پێڵاتان وەرنەگرتووە جارێ؟ دواترە بێ کە ڕۆشتن بڵێن ژماری قاچی ئێمە ئەوەنێ و بەپێی ژماری قاچی خۆتان پێڵاتانەیەتی و دواتر پێوەیە ڕۆنە ناوە باشە؟ ئامادەن کە دەست پێ بکەن یەکەم جارتانە؟ پێشترە و یاریەتان نەکردووە؟ ئەزانن سوودێکی زۆری هەیە بۆ جەستەمان
بۆ شانمان بۆ قاچمان بۆ پشتمان کە بەهێزیەکان لەبەرەوە ئەم یاریانە ئێوە بگەڕێن یاری بکەن ئەم جۆرە یاریانە زۆر باشترە لەوەی کە لەسەر مۆبایل و ئایپاد بن چونکە ئەمانە سوودێکی بێ بۆ لەشتان لەگەڵیشیا فێرتانەکە کە چۆن باڵانس ڕاگرن بۆستن لەسەر پێی خۆتان هەر بژین چۆنی ناو چییە؟ سروشت بەخێر بێ پرچیشی زۆر جوانەکەی بۆی چاکردووی دایکە باشە تۆش پێڵاو وەرنەگرتۆ جارە؟ دواتر پێڵاوی لەو شێوەیە وەرەگری ئەزانی زۆر چاکە ئامادەی؟ تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلیت؟ لە ڕەوزەی؟ زۆر باشە کەواتە تۆشمان لەگەڵای ئەمڕۆ لە ڕۆژەوە هاتووی بۆ لامان و بۆ ئەوی کە ئەم یاریە تاقیکەیتەوە چکە ئەم یاریە بۆ تەمەنی جیاوازی شەبێت بەخێر بیت دواتر پێکەوە ئەڕێنە ژووریشەوە باشە؟ ستا بزانم هاوڕەکانی تریشمان ناویان چییە؟ چۆنی؟ بەخێر بیت ناو چیە تۆ؟ ڕاست تۆش پێڵاو وەرگرتووە بۆ هاوڕەکانی ترمان پێشترم یاریت تاقی کردوتەوە؟ یەک جار تاقیت کردوتەوە ئەی چۆن بوو کەوتی پێشتر کە یەک جار تاقیت کردبووە؟ منیش هەستەکەم ئەمڕۆکەوم بە زۆر ئاساییە باشە پێم بڵێ زیانیشی پێ نەگەژوایە چونکە ئەم شوێنە تایبەت دروست کراوە ئەگەر بشکەوی زیانت پێ ناگا بۆی مەترسە باشە؟ زۆر چاکە چۆنی؟ باشی؟ ناو چییە تۆ؟ نارین بەخێر بێ نارین تۆ یەکەم جارتەی بۆ ئەم یاریە؟ هەستم کرد یەکەم جارتە وایە؟ ئەی ئەم پێڵاوانە بۆ تۆ دانراون؟ ها پێڵاوێکی بچووکی زۆر جوان باشە پێم بڵێ نارین تۆ ئەم یاریەت پێشتر لە چ شوێنێک بینیوە؟ لە ڤیدیۆ لە تایگەر تاون ئەی هەستە کرد کە بەشداری بکەی بۆیە ئەمڕۆ تۆمان هێنا بۆ ئێرە بۆ ئەوەی کە بەشداریکەی لەم یاریە و تاقی بکەیتەوە چونکە سوودێکی زۆری هەیە دڵنیام چێژیشی لێ بینی باشە؟ هەر بژیت کاتە پێڵاوەکانت لە پێکە ئێستا بۆ ئەوەی کە ئامادە بیت و بڕۆین باش؟ چۆنی؟ باشە ناو چییە؟ ئاڤار بەخێر بێ ئاڤار تۆش پێڵاوە وەرگرتووە؟ پێڵاوەکانی هەموو شتان یەکڕە نازانی؟ تۆ حەزت لە چ ڕەنێکە؟ ڕاش بەس شینە ئەم پێڵاو ڕەشی شتیا ڕەنگی ڕەش باشە پێم بڵێ ئاڤار تۆش یەکەم جارتە؟ زۆر چاکە دڵخۆشم کە هەمووتان زۆربەتان یەکەم جارتانە تاقیەکەنەوە بۆ ئەوەی کە بزانن کە ئەم جۆرە یاریە چۆناییە و سوودی هەیە بۆتان و بۆی کە دووبارە بێنەوە باشە پێم بڵێ دادناوە کە چی بکەیت چ جوڵەیە بکەیت؟ وڵی دەردامنا دادناوە جارێ فێری ڕۆشتن بی وایە ئەبێ لە پێشە باڵانس ڕاگری دواتر فێری ڕۆشتن بی ئەنجا ئەتوانێ هەنێ جوڵەی تر بکەی باشە؟ زۆر چاکە پێکەوە بین دوایی کە ڕۆشتنە ژوورەوە چۆنی؟ تۆ پێڵاوەکانیشی لە پێ کردووە؟ خێرای باشە پێم بڵێ ناو چییە؟ سانۆ بەخێر بێ ئەو بریسکانە چییە بەسەرتەوە؟ زۆر جوانە باشە سانۆ هەستەکەم تۆ لەم یاریە زانی زۆری لێ نازانی پێشتر یاریت کردووە ئەم یاریە؟ یەکەم جارتە؟ بەڕاستە؟ ئەی چی یاریەکانم کردووەمانەی خزەکان ئەوانی تایەکانی پێوەیە بەس ئەوش جۆرێکە لەما کاتە ئەگەر ئەوە بزانی یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئەمەیان بزانی وایە؟ باشە پێم بڵێ بەشداریت لە چی یاریەک و خولێکی ترا کردوتەوە؟ یاری سکێت و ئەوانە؟ یاری سکێت ناهەج یاریەک بێت بەشداریت کردووە لە خولەکان وەرزش بێ مەسەلەن بەشداری کۆنفۆت کردووە هەر زۆر باشە لە چ جوڵەیەکی کۆنفۆیە زۆر باشی؟ جوڵەکانە لە حرەکەکانە بەڵێ جوڵەکانە هەمووی باشی؟ ئەزانی کە ئەو یاریانە و ئەو جوڵانە ئەکەی بە هەمان شێوە یارمەتی دەرەبێ بۆ کۆمەڵێک جوڵەی تر بۆیە دامە بڕێ لەو وەرزشەش باشە؟ پێکەوە ئەم ڕۆژەوە تاقیەکەینەوە کەواتە ئێستا مناڵەکانی هاوڕێم زۆربیان ئامادەن ئەڕۆینە ژوورە و دەستەکەین بەیارەکە لەگەڵمان بن.
ئێستاش هاتووین بۆ لای سەرپەرشتیاری ئەم یاریە کۆمەڵێک زانیاریمانەیە مناڵەکان بە باشی گوێ بگرن. سڵاو لێبێ. سڵاو لە تۆ زۆر سپاسخۆ بناسێنین. من شکار مەجید سەرپەرشتیاری بەشی یاریەکانی فاڵێەوە بە خێراتیتانەکەین. یاری ساوەڵەکە ئێمە لە سەرەتای ساڵی 2007ەوە ئەم یاریەمان هەیە، یاریکی جیاوازە بۆ یەکەم جاریش لە سلێمانیا توانیمان ئەم یاریە لەناو فامیلی وەڵا بکەینەوە. قانون و یاساکانی ئەم یاریە ئەوەیە ئەبێت مناڵ قاچی تۆزێک قەوز بێت، ئەبێت بتوانێت سەیتەرە بەسەر قاچی خۆیان بکات بۆیە نەکەوێت بۆ لەگەڵ ئەوەش ئێمە ڕاهێنەرمان هەیە و زایدەن ئەم دۆلفینانەشمان هەیە وەکو مساعدەیەک بۆ مناڵان توانن بەکاری بێنن بۆی زووتر فێر ببن. زۆر باشە. زۆرم پێخۆشە کە گرنگی ئێم بە مناڵ و لەم مۆڵەیە شوێنێکی تایبەتتان کردوێتەوە بۆ مناڵەکان. ئەم مناڵشمان دانیش ئەتوانی وابزان مناڵێکیش بەم شێوە ئەتوانی مناڵێک دانەی بۆی تا لەگەڵ هەنێ مناڵ هەیە ئەترسێت ترسی کەوتنی هەیە دای ئەنەی لەسەر ئەوە بۆی وردە ئەیبێت بەرەو پێش تا خۆی ترسەکەی ئەشکی و هەڵەسێت لەسەر پێ بۆی فێر. زۆر چاکە کاتە بیریشتان لەوە کردێتەوە کە ترسی مناڵەکانیش ئەگەر هەبێت زۆر خۆشحاڵم. باشە گرنگی ئەم یاریە چییە بۆ گرنگی ئەم یاریە یاریکی عالەمیە لە هەموو وڵاتێکدا هەیە، بەڵام وڵاتی ئێمە وەکو خۆشتەزانی بەفری کەمە باشە و زۆر کەسیژێ حەزی لە یاری سەر بەفرە. ئێمە بیرمان لەوە کردو بتوانین لە قاعیشی ئاوایە لە شوێنێکی ئاوایە بتوانین هەنێ خولیای کەس هەیە کە حەزەکات ئەو یاریە تاقیب بکاتەوە بێ لای ئێمە تاقیب بکاتەوە. کاتە لەگەڵ ئەوەشە ئەگەر یەکێک بکەوێت وا دروستکراوە کە زیانی زۆر پێ نەکات. بەتەئکید ئەم یاریە خاستن زیاتر بۆ مناڵان بە شێوەیەک دروستکراوە کە ئەگەر بشکەوێت هیچ عەزێتێکی نابێت، هیچ ئازارێکی نابێت، چونکە عەرزەکە نە زۆر ڕقێکە بڵین شوێنێکی ئەشکێ، نە زۆر ئەمەش نەر بە نەتوانی لەسەری بۆستی بە شێوەیەکی تایبەت بۆ مناڵ دروستکراوە بۆ فێر. زۆر باشە. کاتەگەر مناڵەکان بیانێ بەشداری خول بکەن، خولێکی تایبەت هەیە بۆ ئەم یاریە؟ بەتەئکید ئێمە هەفتانە خولمانەیە، خولی هەفتانە و ماڵانەمان هەیە کە مامۆستا گلێنەمان هەیە لێرە مناڵ فێرەکات. هەر ڕۆژانە هەر مناڵی سعاتێک 2 سعات کە یەک بۆ لامان هەفتانە مامۆستاکەی لەگەڵای و فێری تەکنیکەکانی فێربوونی سەرەتایی دەکات. ئەگەر دوایی بیوێ زیاتر فێر بێ بتوانێت حرەکەت بکات، بتوانێت سەریع بڕوادیان کۆمەڵە شتەیە بیکات، ئەو کاتەش خولی دوای ئەوەشمانەیە کە کاکاریان فێریانەکات. پێمان خۆشە لە نزیکی شەوە مامۆستای ببینین بۆ ئەوەی کە کۆمەڵێک زانیاری ترمان باتێت. دەست خۆش بێ. زۆر سپاس. خۆشحاڵ بن. پێمان خۆشە ئێستا لەگەڵ مامۆستا گلێنە قسە بکەین. چۆنی مامۆستا گیان؟ زۆر سپاس بەخێر بناسێنی. گلێنە ئەنوەر عەبدوڵڵا. خۆشحاڵی. زۆر سپاس. مامۆستا گیان سەرەتا با لە پێڵاوەکانەوە پرسیاری دەکەم، ڕەنگەکەی تۆ جیاوازتری شێمە مووشینە تۆ ڕەشە. چەندێک گرنگە کە بۆ ئەم یاریە پێڵاوی تایبەت بەخۆی بەکاربهێنرێت؟ هەڵبەت لێرە ئێمە ئەم پێڵاوانە بەکارێنی، ئەمەش هەدیە بوو لەگەڵ ئەم پلاستیکەیە. ئەگینا ئەوانە باشترە. بەڕاست؟ باشە. ئەی چۆن بزانین پێڵاوێک باشە یان باشترە بە چیا جیا ئەکرێتەوە؟ ئێمە ڕۆژانە تیشکردنەوەمان هەیە، چونکە هیوا هەیە کە زۆر بەکارەهێنرێ خوارەکەی لوس ئەبێت. تیشکردنەوەمان هەیە، جیازی تایبەتی خۆمان هەیە، بۆ جیهازە تیژەکەینەوە. جاری وا هەیە بوونەکە مناڵە گلەی لێبێ ئەی بۆیە گۆڕین. زۆر چاکە. کاتە بۆ تیشکردنەوەی وای لێکا کە خێراتر باشتر بۆی نەخزێت، چونکە جاری وا هەیە کە بەکار ئەهێنی ئەڕۆیت ئەخزێ لە ڕێگە لە نیمەی ڕێگە. زۆر چاکە. ئێوە مناڵەکان بەپێی قیاسی پێڵاوەکانیان پێڵاو تایبەتەکەیان ئەێنێ. وان لێ هاتووە کە مناڵێک پێڵاوی ژمارێکی کەی وەرگرت بێت بۆی ناڕەحەت بێ یاخود خراپ بێ بۆی بۆ ئەم یاریە بەکار ئێستا بۆ نمونە هیوا هەیە کەیت هیوا هەیە کە قیاسی بۆ 38 باشە خۆی عادەتەن بە کالۆ ئەمانە 38 لە پێکات، بەڵام ئەگەر ئەمە یعنی قاڵبی گەورەترمان هەیە و بچووکتریشمان هەیە. هیوا هەیە قاڵبەکەی پێ باشە، هیوا هەیە بچووکتر بۆی دەرەچێت بۆیە گۆڕێت. زۆر چاکە. باشە پێم خۆشە باسی ئەم دۆلفینەشمان بۆ بڵێ. ئەم دۆلفینە بۆ ئەو کەسانەیە کە بۆ نمونەیە کەم جاریانە زۆر بچووکن بۆی بەرەو پێش بڕۆن پێی بەکاری بهێنن یعنی نەکەون، چونکە ئەگەر بەمەوە بڕۆی باشترە. بەس بۆ نمونەی وا هەیە بۆ مهاجرانەوە ئەڕوات جاری وا هەیە ئەکەوێت، بەڵام ئەگەر بەمەوە بڕۆ ئەمە پارێزراوترە. زۆر باشە. ئەگەر یەکێک وەکو من یەکەم جاری بێت و هیچی لێ نەزانێت پێویستە چی بکات سەرەتا؟ سەرەتا ئەمە ئەگرێ بەدەستیەوە. باشە. اینجا بۆ ئەوەی ئەبێ چۆن ئەبێ بەو شێوەیە وەکو حرفی ڤی. ڕێگیان مناڵەکان گوێتان لێیە ئەبێ قاشتان وەکو حرفی ڤی واتە قەوز بۆستن نەگڕێک.
قاشتان ئاوا بۆستێنن باشە دواتر ئەزانی چۆن هەربژی هەربژی بۆ کەسانی پێکەم جاریانە قاچ بەم شێوەیە دانیت وەکو هەربیلی اینجا وردە وردە هەنگاوانیت وردە هەنگاوەکان ئەبێ قاچت بەرزکەیتەوە ئەبێت ئەگەر بیخشێنی ئەگەری کەوتنی زووتر هەیە بەڵام ئەگەر هەنگاوی پێ بنی بۆ کەسێک یەکەم جاری بێ قاچ بەرزەکەیت و بەم شێوەیە کاتە ئەبێ قاشتان بەرزکەنەوە مناڵەکان وردە هەنگاو بنێن باشە زۆر چاکە گرنگی ئەم یاریە چیە سوودەکانی چییە من ئەوەی خوێنە بێتمەوە لەسەری ئەم یاریە بۆ ماسوولکەکان زۆر باشە ئەتوانی باڵانس ڕابگری خێرایی دڵیش ڕێکەکە خێرایی دڵیش ڕێکەکە بە هەمان شێوە ئیتر بۆ تەرفیهیش عادەتەن مناڵ حەزیلێتی بەو شێوەیە زۆر چاکە دۆلفینە بەربیت ئەم دۆلفینە کاتێکە تەوازنی وەرگلنەوە ڕاستە بۆ نمونە ئێستا من ئەها لێرەوەسام ئەگەر من چۆن ئەتوانی تەوازن باڵانس ڕابگریت کە مناڵ و شدیێر عادەتەن ئاوای خاشدانێت بەڵام تۆ بێت ئەمە تاقیەکەمەوە ئەها مناڵەکان ئێوە لەگەڵیە حەزەکەی ئەمە لابین ئەگەر کەوتم باشە ئاوا قاچە ئاوا دائنی باشە بۆ نەگەر تۆ دۆلفینەکە و بەدەستۆ بێت ئاوا هەنگاو ئەنیت تێگی وردە ئەگەر دۆلفینەکە خۆی بێ ئابێ ئاوا بۆستن بەڵێت خۆی گەر دۆلفینەکە و پێوێ زیاتر باڵانسەکەی لە ناوەڕاستە زیاتر ئەتوانی وردە ئاوا ئیجۆڵێنیت باشە خولەکانتان لەگەڵ یا خۆتان دەستیانە گرنیان بە دۆلفینەکە فێریانەکەنیان چۆناییە بە کۆمەڵ ڕاهێنانەکەن ئەگەر زۆر بچووک بێت دۆلفینەکەی بۆ بەکارهێنی بەڵام ئەگەر بۆ نەخۆی پێشتر کردبێتی هەیە پێشتر بۆ خۆشی ئەیکات بەڵام زیاتر فێر بێت ئەگەر بیە زیاتر فێر بێت خۆی تۆزێکی لێ بزانێت بەبێت دۆلفینەکە زۆر چاکە مناڵێکمان وتی من پێشتر سکەیتم کردووە سکەیت ئەوەی کە تایەکانی پێوەیە ئەوە یارمەتی دەرەبێ بۆی کە باشتر بێ لە میاریە ئێستا زۆرمان هەیە لە مناڵ و لە گەورەش ئەڵێ سکێتی تایەکە ئەزانم هەر هەمان شتە بەڵامی ترەوەی لە ئستۆپ و لە کۆمەڵێک حرەکە و شتا فەرقی هەیە زۆر چاکە ئەی لێرە میوزیک بەکارهێنن چکە میوزیکیش بڵێ هەنێک میوزیکی تایبەت بەخۆی هەیە تایبەت بە خۆی بڵێ شتێکی زۆر تایبەتی هەبێنە بەڵام عادەتەن گۆرانی ئینگلیزی خێراکان ئەوانە بەکارهێنێ زۆر چاکە گۆرانێکی ژێهی ماوەی مناڵانە ئەوەش زێبە زۆر خۆشە کوردیە من زیتەڵە هاتۆم بیرە لێرەش ئینشەڵڵا زۆر سپاس بابزانین مناڵەکان پرسیاریان نییە پرسیارتان هەیە کەس پرسیاری نییە باشە خۆت کۆمەڵێک جوڵەمان بۆ بکەیت بۆی کە ئێمە بتبینین من ئەچمەوە لای دۆلفینەکەم هاوڕێ جوانەکانم کۆتاییمان بە گەشتی ئەمڕۆمان هێنا کۆمەڵێک زانیاری زۆر باشمان وەرگرت و هەروەها چەند چالاکیەکیشمان کرد فێریش بووین کە چۆن سەرەتا بڕۆین بۆیە پێم خۆشە لێرەوە ماڵاواییتان لێ بکەم تا بەرنامەیەکی تر بە دیدارتان شادەمەوە ئێستاش کۆدەمۆشێن بە هاوڕێکانم باویرم نەچێت خواتان لەگەڵ جارێ